ئادابی مەجلیس. ئاداب یاخود ئەدەب بە شتێک ئەگوترێت کە کۆمەڵێک پرەنسیب و شێوازی هەبێت بۆ جێبەجێکردن. ئاداب ئەتوانێت شێوەی بەڕێوەچوونی بابەتەکەمان بۆ دیاری بکات. هەڵبەت هەر کار و کردەوەیشی مرۆڤ مادەم لە کۆمەڵێک هەڵسوکەوتی یەک بەدوای یەکایەت ئەبێت ئەوە بزانرێت ئەو هەڵسوکەوتانە چۆن تەرتیب و ڕێک بخرێن. واتە هیچ جوڵەیەشی مرۆڤ هەڕەمەکی و بێ دەربەستانە نییە. مادام شتێک هەیە ناوی ئاوەژ و بیرکردنەوەی مرۆڤ و حکمڕانی جموجوڵەکانی مرۆڤەکات، مادام ئیرادەیەک لەناو مرۆڤدا هەیە و سەرکردایەتی جوڵەکانێکات، ئەوە پێویستە بۆ ڕێخستنی ئەو جموجوڵانە شتێک هەبێت کە پێوترێت ئاداب. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. مجلس يعني أو شوێنەی کە ئیسمی مەکانە، شوێنی دانیشتن و کۆبوونەوەی ئینسانەکان تێیدا. لە ئەسڵا خوای گەورە مرۆڤەکانی وەها دروست کردووە کە کائینێک و دروستکراوێکی کۆمەڵایەتی حەزیان بە پێکۆبوون و دانیشتن هەیە، هەم لە ڕوانگەی دەروون و حەزیان پێێتی، هەم لە ڕوانگەی پێویستی ژیانی شەو ئینسان پێویستی بە دانیشتن و شوێنێکەیە کە تیای دانیشێت بۆ پێویستیەکانی چا دەرونی بێت، پێویستە دەروەکانی وەکو مزگەوتێک بێت و تیا دانیشن، تا پێویستە مادیەکانی بێوەکو شوێنێک بێت بۆ کاروباری ئاڵوگۆڕی معاملە و کاروباری ژیانی خۆیان، یا بۆ کۆبوونەوە و دانیشتنی خێزانەکان بێ و بەیەکەوە بژین. ئەمانە ئەو مەجلیسە ئەو دانیشتنەیە کە شتێکی سروشتی ئینسانە. لە شەریعەتی ئیسلامە باسێکمان لەو بۆ ناکات کە پێناسی مەجلیسمان بۆ، بەڵام باس لەوان بۆ کە ئاداب و ڕەوشتەکانی مەجلیسەکان بپارێزرێت. ئەلبەتە جۆرا و جۆرە مەجلیسەکان. مەجلیسمان هەیە مەجلیسی وەرگرتنی زانستە، مەجلیسی عیلمە کە لای زانایانێک کۆمەڵانێک قوتابی و فێرکار دانیشن بۆ وەرگرتنی عیلم و زانست. مەجلیسمان هەیە مەجلیسی خۆشی دەربڕینە، شایی و مناسبەیەکی خۆشیە، وەکو مەسەن مناڵ ناونانێک، وەکو شوکردن و ژنهێنانی گەنجێک، خزم و کەسوکاری تیا کۆ ئەبنەوە. ئەمە جۆرێکە. مەجلیسێک و دانیشتێکمان هەیە کە مەجلیسی بریتێ لە مەجلیسی تەعزیە و غەمباری کەسێک یا نەخۆشە یاخۆت خەفەتێکی بۆ یا کەسێکی مردووە تیا کۆ ئەبوونەوە بۆ دڵدانەوەی ئەو کەسەی کە خەم و خەفەتەکەیە. مەجلیسمان هەیە مەجلیسی ئاشتەواییە بۆ سڵح و پێکۆژیانی ئینسانەکان و کێشەیەک لەگەنێو ئینسانەکانە بێ. کۆمەڵێکی تر لە مسلمانان پێویستە هاوکار بن و دانیشتنی بۆ بکەن تاوەکو ئەو دوو کەسە ڕێک دەخرێت. مەجلیسێکی تریشمانەیە کە مەجلیسی عادەتیەوەی ڕۆژانەی خێزانەکانە، باوکو و دایک و منداڵەکانی کە لەسەر خوانی و نان خواردن و ژیانی ڕۆژانەی خۆیان لە هەموو ڕۆژەکە بە یەکەوە کۆ دەبنەوە و هەر یەکە لەمانە جۆرە و جۆر مەجلیسیان هەیە. جاکە جۆرەکانی مەجلیسمان زانی و هەر یەکەیان ئەبێ ئادابی خۆی هەبێت. ئەدەبی مەجلیس وەکو لە وتەیەکە ئەڵێ کولی مەقامین مەقال، بۆ هەموو جێگەیەک وتەی خۆی هەیە. ئادابەکان دوو جۆرە. جۆرێکیان پەیوەندە بەو کەسەی کە دەچێتە ناو مەجلیسەکەەوە دادەنیشێت. مەسەن من یا تۆ یا کەسێک تر کە بانگێش دەکرین بۆ میوانی بۆ جێگایەک، ئەچینە ئەو شوێنەوە دانیشین، ئەو کەسە خۆی کۆمەڵێک ئادابی هەیە بێ بیپارێزێت. و کۆمەڵێک ئادابی شێ پابندە بەو کەسەی کە مەجلیسەکە دەبا بڕێەوە، شوێنی دانیشتەکە دەبا بڕێەوە. لە ماڵا باوکە کەی دەبا بڕێەوە یا دایکە گەورەی ماڵەکەیە. لە مەجلیسی سۆڵحەکە ئەو کەسەی کە ئاشتەوایەکەی لەسەر دەستی دەکرێت مەسەلەن، یا ئەو کەسەی کە لە مەجلیسی تەعزیەکان ئەو کەسەی کە خەمبارە ئەو خاوەنی مەجلیسەکەیە. کاتانی ئەم دوو جۆر تەقسیمە ئەبێ بکەین لە نێوان ئادابەکانیە. ئەوەی کە پەیوەندە بەو کەسەی کە بەو شخصی کە ئەچێتە ناو مەجلیسەکەەوە، یەکەم ئادابێک بریتێ لە سەلامکردن. سەلامکردن لە ئیسلامە ئیتر بە سیغەی ئەم سەلامە جوانە بێ کە ئیسلام فێریکردە سەلام عەلەیکوم، یا بە هەر سیغەیەکی تر بێ. ئینسان یەکەم شتێک کە چوە ناو مەجلیسەکەەوە، یەکەم شتێک ئەبێت دڵی خۆی دەرببڕێ، ناخی خۆی دەرببڕێ بۆ ئەو کەسانە کە مەبەستی ئەم ئاشتی و ڕێز و برایەتیە. ئەفشو سەلام بەینەکم. دووهەم لەو ئادابانی کە لە مەجلیسا پێویستە
ئەم کەسانەی کە بیگنەبەر ئەوەیە کوێیان بۆ دیاری کرد، چ جێگەیەکیان بۆ دیاری کرد تەعین کرد لەو شوێنە دانیشێت، چونکە خاوەن ماڵ خۆی ئەزانێ جێگەکان دیاریەکە بۆ کەسە، نەک ئەوەی کە ئەم خۆی دیاری بکات. یەکێکتر لە ئادابی مەجلیسە و کەسێک ئەچێتە ناو مەجلیسۆ بریتیە لە بێدەنگی، تاوەکو شتی لێ نەپرسن لە خۆی و قسە هەڵ نەداتێ. یەکێتر لە ئادابی مەجلیسەکە ئەو کەسەکە ئەچێتە ئەو شوێنەوە ئەبێ هەستی هەبێ ئەمە چ شوێنێکە، ئەمە مزگەوتە ئەبێ ئادابی تایبەتی خۆی هەبێ، ئەمە مەجلیسی تەعزیەیەکە و غەمبەریەکە ئەبێ بزانێ پێکەنین و زەردەخەنە و بەعزە قسەیەک لەو کاتە جێگەی ئەدەب نییە، چکە شوێنەکە شوێنی تەعزیە، شوێنی دڵنەوایکردنە. یا مەجلیسەکە مەجلیسێکی خۆشیە، ئەڵێ دەرێکی دیگەڕێنەوە ئەڵێن لە مەجلیسێکی خۆشیە بوو، کەسێکیان بان کردبوو باسی مردنیە کرد، وتیان خوا بتگرێ خوا خۆیمە تەعزیەمان نییە، تو باسی مردنی چیمان بۆ دەکەی؟ یا ئەو کەسی کە چیتە نەخۆشێکە، چی مۆمەد ماڵێک کە نەخۆشێکی بۆ سەردانی نەخۆشەکەچی ئەبێ ئەو کەسە بەهەسکە ئەمە نەخۆشە، لە کاتی نەخۆشە دەست نەکا بە وەعزدانی مردن و لە دەستدانی ژیان و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فێرمانەکە فەرمێ لە لای نەخۆشەکان باسی مردن مەکەن، غەمبار با غەمبار نەبێ، با وەرە لە دەست نەدات. کاتەنە ئەمە ئەو ئادابەی ئەو کەسەی کە ئەچێتە ئەو جێگەوە، بەڵام باش این شتەوەیە یعنی ئەگەر بێدەنگ ببێ تا لە مەوزوعەکە حاڵی دەبێ، لە خۆ واکتە خۆ هەڵ نەقورتێنێ. تەرکو من حسن الإسلام المرئي تەرکو ما لا یعنی، شتێک کە پەیوەندی بەوە نییە ئەم خۆیتی هەڵ نەقورتێنێت. ئەمە ئادابی ئەو کەسەیە کە ئەچێتە ناو ئەم دانیشتانەوە. ئەو کەسەیشی کە جایتە هەر کەسێ بێ و هەر پلۆپایەکی بێ پێویستە ئادابەکان بڕێ چاودێری بکات. بەڵام ئەو کەسەی کە بەڕێوەبەری مەجلیسەکەیە، بەڕێوەبەری جێگاکەیە لە ماڵەکانە، ئەو کەسە ئەکەوێتە سەرشانی کەسێک کە زانایە گێت بۆ ڕیشسبیێتە ماڵەکەی، مەسەن کەسێکی خاوەن شەخسیەتێکە، کەسایەتیەکی کۆمەڵایەتیە، سیاسیە، هەر کەس پلوپایەکی لە ناو کۆمەڵگادا ئەبێ ئەو کەسە ڕێزی لێ بگرێت، لە لای سەروەداینێ حرمەتی تایبەتی بگرێت و تەقدیر، چکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە تایبەتی ڕێزی لە پێشەوەی مسلمان بێ حاتەمی هەبوو کەم پیاوی کە مەشهور بوو بە سەخاوەت، عەدەی کوڕی حاتەم کە باوکی سەخی بوو، هات بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕێزێکی تایبەتی لێگرت لەبەرەوەی ئەمە کوڕی پیاوێکی سەخی بوو. ئەمە ئەو ڕێزەی پێغەمبەر وای کرد لێی جێگەکەی بۆ دانا و کەوڵەکەی خۆی کە لەسەری دانیشت بوو بۆی دانا و کاریگەری کرد لەوەی کە عەدی کوڕی حاتەم ڕێزای خوای لێبێ موسڵمان ببێ. کاتان خاوەن مەجلیس ئەبێ بزانێ ڕێز لە مەجلیسەکە چۆن دەگرێت، ماڵەکە چۆن تەرتیب بکات بۆیە. ئەوە لە ڕێز لێگران و ڕێزلێگرن بە هەر یەکە بە گوێرەی خۆی، گەنجە پیرە، بە تایبەتی ئەوانەی کە بە تەمەنن، یا ئەوانی کە بە ساڵات بە ئەهلی عیلمن، یا ئەوانی کە ئەهل و مەکانەتێکی کۆمەڵایەتیان هەیە، لە ناو مەجلیسەکانە لە ناو ڕێزەکانە دەبێت ڕێزێکی تایبەتیان بگیرێ. ئەمە کاری ئەو کەسانی کە مەجلیسەکە دەبن بەڕێوە. دیارە وشەی مەجلیس واتە شوێنی دانیشتن، یا بەڵام زیاتر خەڵک بەوە بەکاریێنێ کە کۆمەڵی خەڵک کۆبوونەتەوانێ ئیجتیماعێکە لە ناو بۆ کۆمەڵ کەسێک، جا ئایا پەیوەندی کۆمەڵاتی کۆی کردوونەتەوە، پەیوەندیەکی دینی کۆی کردوونەتەوە، یاخۆ جاری وایە پەیوەندیەکی ڕامیاری کۆی کردوونەتەوە. بۆیە مەجلیس بریتیە لەوەی کە کۆمەڵی کەس دانیشن بە هەر یەکێک لەو پەیوەندیانە کۆ ئەبنەوە کە باسمان کرد، ئەوە پێوتێ مەجلیس. دیارە جۆرەکانیشی وەکو باسمان کرد گەورەترینیان ئەو مەجلیسانن کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە قورئانە باسی کردووە کە ما اجتمع قوم في بيت من بيوت الله يتلون كتاب الله ويتدارسونه بينهم، هیچ کۆمەڵێک کۆ نابنەوە، کۆمەڵە پیاوێک کۆ نابنەوە لە ماڵێک لە ماڵەکانی خوای گەورە و باسی قورئانکەن و یاساکانی لە بینی خۆیانە باسکەن و لێی بکۆڵنەوە،
ئیلا مەلایکەدا ئەبەزێتە سەریان و ئارامی بەسەر دڵیان ئابارێ و خوای گەورەش لە لای مەلایکەتەکان باسییان. ئەمە دیارە گەورەترین مەجلیسە لەبەر ئەوەی کە دین پەیوەندی بە ژیانیشەوە هەیە، بۆیە ئەوترێ گەورەترین مەجلیسە. ئەگینا خۆی لە ڕاستیە ئەو مەجلیسانی کە زۆرترین قازانج ئەگەیەنێ ئەوانە گەورەترین مەجلیسن، بۆ لەبەرەوەی کە خوای گەورە دینی ناردوو بۆی ئەم ئینسانە ئیسراحەت بکە، حتا عەقیدە و بیر و باوەڕیش کە شتێکی معنەویە، بۆی ئەم ئینسانە لە بەرامبەر ناڕەحەتیەکانە ئەگە هەستی خۆ کرد خوایەکی گەورەی هەیە، ئەگەر هەستی کرد مەلایکە هەیە کە نمونەیەکی جوانی بەندایەتی، ئەگەر هەستی کرد قەزا و قەدەر هەیە هەندێک شتەی لە دەسەڵاتی تۆیان نیە، ئەم ئینسانە زیاتر بەرگە ئەگرێ. ئەگەر هەستی کرد لە قیامەتە پاداشت هەیە لە بەرامبەر چاکەکانی ئەگە خەڵکیش پێ نەزانێ ئەم سار نابێتەوە. بۆیە مەسەلە دینیش کە کۆبوونەوە لەسەر قورئان بە گەورەترین مەجلیس دانراوە لەبەرەوەی دین هاتووە بۆ خزمەتی ئەم ئینسانە. و مەجلیسەکانی تریش دیارە مەجلیسی سوڵح هەیە، جاری وا هەیە کە ئەوە یەکێک لە مەجلیسە خێرەکان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی و قورئانیش باسی کردووە کە لا خير في كثير من نجواهم إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس. يعني خواهي قورا فرمي أو كوبونواني خلق داعنيش نقصة أكن ويا لبيني خواهي نقصة أكن ئەگەر بێت و ئەمر نەبێ بە چاکەکردن، ئەمر نەبێ بەوەی کە ئینسان چاکە بڵاوکاتەوە یارمەتی فەقیر و هەژار بە یا خەڵک ڕێکخەی، ژن و پیاوێ ڕێخەی، ئەولاد و باوک و دایکی ڕێخەی، یان دراوسەیەک ڕێخەی، یان بینی دوو عەشرەت ڕێخەی، خوا فەرمێ ئیتر قسەکردنەکانی تر و مەجلیسەکانی تر خێرێکی وایتیان نییە مادەم مەسلەحەتێکی گەورە نەبێت لەو مەجلیسە. جا بۆیە زانەکان یعنی فەرمویان ئەو مەجلیسانە وەکوتم مەجلیسی علمی هەیە، وەکۆی کە کۆمەڵی قوتابی دانیشتن لە خزمەت مامۆسایەکە یا لە زانکۆیەکە یا لە پەیمانگایەکە، بەڕاستی ئەوانە هەمووی مەجلیسە مادەم کۆمەڵێکن گوێ بۆ شتێ ئەگرن یا بۆ شتێک کۆبوونەوە یا کۆڕووسی مینارانەی کە ئەکرێ، ئەوانە هەمووی پێوترێ مەجلیس، یعنی لە زمانی عەرەبی هەمووی مەجلیسە. بەڵام تر دیارە ئیمڕۆ ناوەکان بەهۆی ئەوەی زمانی تر داغڵی ئێمە بووە ناوی تر هاتۆتە کایەوە، ئینا خۆی لە ڕاستی ئەوانە هەمووی پێوترێ مەجلیس. دیارە ئینسان بە تەبیعەتی مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە، بە فیترەتی حەزی بە تێکەڵیە، حەزی لە ئیختیڵات و تێکەڵبوون لەگەڵ خەڵکا و مەجلیسگرتن لە خەڵکا، فیترەتی مرۆڤ هەروایە. بۆیە ناکرێ مرۆڤ کەناریگیر بێ لە مەجلیس و تێکەڵ بە مەجلیس و تێکەڵ بە خەڵک و لەگەڵ خەڵکا ئالوودە بێ و وەکو بڵێ تەئسیرەکاتە خەڵک و خەڵک تەسیری تێیەکات. بەم شێوەیە مرۆڤ کائینێکی کۆمەڵایەتی و ئیجتیماعی و تێکەڵ بە خەڵک و بە فیترەتی حەزی لەمەیە. بۆیە ئاینی پیرۆزی ئیسلامیش ڕێوشوێنی مەجلیسی داناوە. لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە مەجلیس دانیشتنەکان کۆبوونەوەکان گرنگی خۆی هەیە و ئاینی پیرۆزی ئیسلام ئاماژەی پێکردووە، ئادابی بۆ داناوە، نیزامی بۆ داناوە، چۆن مەجلیس بگرین، لە چ مەجلیسێکا بەشدار بین، لە مەجلیسێکا دوور بین. خواهي قورا فرمي يا أيها الذين آمنوا إذا قيل لكم تفسحوا في المجالس فافسحوا يفسح الله لكم وإذا قيل انشزوا فانشزوا يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات والله بما تعملون خبير. أما باز لمجلسة، باز لمجلس خيرة، باز لآداب مجلسة. آيني بيروزي إسلام گرنگی داوە بە مەجلیس و پێغەمبەر صلی الله علیه و سلم لە چەندەها فەرمایشتیا گرنگی داوە بە مەجلیس، بە تایبەتی ئێمە بەسمان پێی مەجلیسی خێر و باسی دینی خوا و باسی ئیسلامەتی و باسی قیامەت و باسی ئیمان و باسی چاکەکردن و باسی خزمایەتی. بۆیە مەجلیس گرنگی و تایبەتی خۆی هەیە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە و بە گرنگی باس کراوە و پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هیچ خەڵکانێک نین کۆ ببنەوە لە ماڵەکانی خوایە لە شوێنێکە باسی خوا بکەن و دیراسی کتێبەکەی خوا بکەن، لە قورئان بکۆڵنەوە، لە فەرمایشتەکان بکۆڵنەوە، باسی دینی خوا بکەن، ئیلا خوای گەورە سەکینە و ئارامی ئەڕژێنێتە سەر دڵ و دەرونیان، ئیلا فریشتەکان دەورەیان ئەدەن و ڕەحمەتی خوایەتە سەریان و خوای گەورە لای مەلائیکەی مقەڕەبین لای فریشتەکان باسی و کۆمەڵایەکە کە ئەیان فریشتەکانەکە بەشایەت کە لەو مەجلیسانە خۆش بوون. کەواتە مەجلیس گرنگی خۆی هەیە لە ئیسلامە
چونکە لەگەڵ فیتڕەت و تەبیعەتی مرۆڤ گونجێ و جۆرەکانی مەجلیسیش کە ئەو پرسیارت کرد جەنابەت لە حقیقەتی مەجلیسیان با بڵین لە ڕووی شەرعیەوە ئەگەر لەسەر حسابی چاکە و خراپە مەجلیس پۆلێن بکەین دوو مەجلیسمانەیە مەجلیس یەکمانەیە پێوترێ مەجلیسی خێر و مەجلیس یەکمانەیە پێوترێ مەجلیسی شەڕ مەجلیسی خێریتر هەموو ئەو مەجلیسانە ئەگرێتەوە کە باز لە خێر و طاعەت و عیبادەت و خواناسی و دینداریە و مەجلیسی شەڕش هەموو مەجلیسانە ئەگرێتەوە کە باسی کوفر و بێباوەڕی و بێدینی و حتا مەجلیسی موسڵمانان بێ بەڵام باس لە خەڵک بێ و غەیبەت بێ و حەسوودی بێ و ڕق بێ و باز لە عیب و عار و لە کەو پەڵەی خەڵکی بێ هەر مەجلیسی شەڕە بەڕاستی مەجلیس وشەیەکە وشەیەکی عەرەبیە اسمی مەفعولە واتە بە شوێنێک بە کۆڕێک بە دانیشتنی بە جەلسەیەک کوێکەوە زیاد لە چەند نەفرێک دابنیشن ئیتر ئەم دانیشتنا قسە و باس و چۆن ڕاگۆڕینەوە خۆیان تێدا بکەن مەجلیس بەڕاستی هەر شوێنێک هەر کۆمەڵانێک هەر خەڵکانێک دابنیشن گفتوگۆ قسە نوتەق بکەن باشە قسەکانیان بەیەکە بکەن ئیترەوە پێڵێن مەجلیس و پێڵێن دانیشتن قوربان مەجلیسەکان بەڕاستی بە پێی زەمان و پێی مەکان دابەژە بن بەڕاستی لە ڕۆژگارەکانی ئێمەڕۆماندا مەجلیسەکان زۆرن هەیە مەجلیسی تازەیە هەیە مەجلیسی وەڕاستی سوڵحە هەیە مەجلیسی نیکاحە هەیە بەڕاستی مەجلیسی عیلمیە بۆیە بەڕاستی معیارێک و پێوەرێکمان نییە بڵین ئەمە لە یەکەوە تاوەکو کۆتایی بەڵام ئەوەندەی بگوشتێ ئەوەندەی بزانانی ئەوەندەی موسڵمانان لێ ئاگادار بنەوەیە کە مەجلیسەکان بەڕاستی زۆرن بە پێی زەمان بە پێی مەکان و بە پێی ئەحداث و ڕووداوی کاتەکان زەمانەکان بەڕاستی دابەژە بێ هەروەکو عەرزم کردن چەندەها کۆڕ هەیە کۆڕی نیکاحە کۆڕی تەلاقە کۆڕی ئاشتەواییە کۆڕی ئیتر دابەژە بن مەجلیسەکان بەسەر ویست و ئیرادە و چۆن ئەڵێ جموجۆڵی مرۆڤەکان لەسەر زەمیندا دیارە بەڕاستی مەجلیس یەکێکە لە ئەو شتانێکەوە شەریعەت باشە پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام و خودا سوبحانەهو وتەعالا ئێحتیمام و گرنگی تایبەتی پێداوە باشە هەر کۆڕێکەوە مسلمانان دائانیشن هەر مەجلیسێکەوە مسلمانان خۆیانی تێدا ئەبینەوە و لەو کاتەدا لەو شوێنەدا کات و تەمەن و وەختی خۆیانی تێدا سەرف بکەن ئیلا ئەبێ باش بزان ئەم مسلمانانە لە ڕۆژی قیامەتدا هەموو لایەک بەڕاستی ئەم چەند دقەیە ئەم نیو سەعاتە ئەم چەند کاتژمێرێکەوە لێی دانیشتون ئیلا محاسبە و لێ پێچنەوەی لەسەر بۆیە بەڕاستی زۆر گرنگە ئینسان ئەدەب و ئەتەکێتی بەڕاستی دانیشتن و مەجلیس و کۆڕەکان بزان بەڕاستی دانیشتەکانمان ئیمڕۆ ئەگەر سیر بکەین بەڕاستی زۆر خاڵیە لە ئەدەب و لە حیوە چۆن لە ئەتەکێتی دانیشتەکان بەڕاستی ئەدەبی دانیشتن یەکەمیشە دەوەیە کە ئینسان هەر کاتێک هاتە ژوورەوە سەلام بکە بە سەلامێکی شەرعیانە ئەسسەلامو عەلەیکوم باشە قوربان و ئەبێ لە شوێنێک دابنیشێکەوە ئەم شوێنە شوێنی کەس نەبێ لە شوێنێکەلا شوێنێکا جگا هەبوو ئەم کەسەدا بنیشێ و لەو شوێنەدا بیکاتە شوێنی دانیشتن و ئارانگۆی خۆی و پاشایش نەچێتە ناو بینی دوو نەفەرەوە ئیلا بە ئیزنی خۆیان نەبێ باشە قوربان ئەدەبێکی تریان بەڕاستی ئەوەیە هەر کاتێک کەسێک لە شوێنێک دانیشتە بوو ئەم کەسە ڕۆشتە دەرەوە بۆ حاجە و پێداویستی ویستێکی خۆی هەر کاتێک گەڕایەوە ئەم کەسە حەقترە بۆی کەوا لە شوێنی خۆی دابنیشێ و لە شوێنی خۆی دەستکاتەوە بە ئیسراحەت و بە قسەکانی خۆی ئەدەبێکی تر بەڕاستی ئەوەی ئینسان ئەمانەتی ناو مەجلیس و پارێزێ ئیمڕۆ ئەوە زۆر خەتەرە ینی بەڕاستی لە کۆڕەکانە هەرچی ئەگورتێ ئەچێتە ناو دەروی کۆڕەکان ئەمە خراپە ئەمە خاڵێکی باش نییە مسلمان بەڕاستی ئەبێ قسە نەگوازێتەوە لە هەر مەجلیس و کۆڕەکە لە دەرگاکە چۆ دەرەوە ئەوەی باش بوو ژیانی خۆی بەکاری بێنێ و ئەوەشی باش نەبوو بەڕاستی چۆن ئەڵێ وازی لێ بهێنێ و بۆ ژیانی خۆی ئیشی بێنەکە جا بەڕاستی برای من ئەدەبەکان زۆرن بەڵام ئەوەندەی من پێ عەرزم کردن چەند خاڵێکن کە بەڕاستی ئینسان حەقی خۆیەتی بزانێ یاخود لە کۆڕەکانە لە دانیشتەکانە لە خۆ قسە نەکەی ئیمڕۆ بەڕاستی ئەبینی لە جەستەکانە لە یەکەم نەفەرەوە تاوەکو ئاخر نەفەر هەمووی چییە هەمووی دەزەکا بە قسەکردن و ژاوە چۆنەڵی کۆمەڵە شوڕۆدا ئەمە خراپە ئەمە باش نییە بەڵکو ئەبێ دابنیشی ئینسان تێبگا تێبفکرێ بڕوانێ قسەی باش هەڵبژێرە لە خۆ قسەنەکە کەی مەجای بۆ ئەو کاتە قسە بکەوە پاشانیش کە قسەی کرد بەڕاستی ئەم کەسا قسەکانی بە شێوازێک نەبێت دڵی خەڵکی دڵی بەرامبەرەکەی دڵی ئەهلی ئەو دانیشتنە ناڕەحەتکە و هەروەها دڵیان بتۆرێنێ و پاشانیشکەوە کەسێک قسەی بۆکە ئەم کەسا شێوازی وەها بێکەوە خۆواسپیەکە وەلا توسەعیر خەدەکە خوا فەرمی کاتێکەوە کەسێک قسەت بۆ کار لەسەر لە زمانی لوقمانی جارەتەوە بە شێوازێک بێ بەڕاستی کە ڕوخسارت وەرنەچەرخێنی لە ڕوخساری ئەو کەسە ئەدەبەکانی دانیشتن ئەوەیە کە ئینسان کە دانیشت
ئێستیزانەکە بە بەرامبەرەکەی دڵی بەرامبەرەکەی ناڕەحەت نەکە چۆنەڵی گاڵتەوگە بەرامبەرەکەینەکە گوێ بگرێ لە بەرامبەرەکەی تێبڕوان لە قسەکانی ئێمڕۆ بەڕاستی زۆر قسە ئاکرێ زۆر قسە فرێر دێ بەڵام ئێمە بەڕاستی گوێ ناگرین و نابیستین و زۆر جار حەزمان لێنیەوە زۆر جار بەڕاستی خۆمان نامانێت کە کاتێکدا ئەنیشین پێویستە مەفروزە ئێمە بەڕاستی لە بەرامبەرەکەمان تێبگەین و بەرامبەرەکەشمان لە ئێمە تێبگە. یەکێک لەو هۆکارە گرنگانی کە مرۆڤ پەنای بۆ بات بۆ دروستکردنی دۆخێکی کۆمەڵایەتی ئەوتۆ کە بە ئەوانی دیکەوە ئایبەستێتەوە بابەتی کۆڕ و کۆبوونەوە مەجلیسەکانە. لە مەجلیسەکانە زیاد لە کەسانێک هەن زیاد لە بۆچوونێک پیشانە درێت زیاد لە ڕەفتارێک ئەنوێنرێت تەنانەت بەرز و نزمی زۆریشە بێت لە شێوازی قسەکردن و وێناکردنی بۆچوون و قەناعەتەکاندا. هەر بۆیە زۆر پێویستە لێرەدا پرەنسیپەکانی دروستکردنی مەجلیسێکی دروست پەیڕۆ بکرێن ئەگەرنا نەک کۆڕ و کۆبوونەوە مەجلیسەکان ناتوانن سوود بەخشمان بکەن بەڵکو دەبنە مای سەرێشە و گرفتاریمان. دیارە باشترین مەجلیسێک هەر مەجلیسێک کە ذیکر و یادی خوای گەورەی تیا بکرێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمی إذا مررتم برياض الجنة فاقعدوا. ئەگەر ڕۆشتن بەلای باخی بەهەشتا دانیشن. باخچەی بەهەشتا عرضیان کرد وما رياض الجنة رياض باخی بەهەشت کامەیە؟ قال مجالس العلم أو مجالس الذكر. مجلیسی علم باشترین مجلیس ئەو مەجلیسێ و دانیشتن ئەو دانیشتن ئینسان زانستی لێ وەرگری. ئەو هەر علم مەجلیسێک علمە لێ وەرگرت زانست لێ وەرگرت کاتەکە بە قوڕایی نەڕۆی ئەو پیرۆستترین مەجلیسە و هەر مەجلیسێ ذیکر و یادی خوای کرێت تیا کرێت. وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی هەر قەومێک هیچ قەومێک نییە کۆ بێتەوە لە یەکێ لە ماڵەکانی خوای گەورەیە هەر لە جێگایەکە بێ یادی خوا بکەن ئیلا مەلائیکە دەورەیان ئەدات و چواردەوریان ئەگرێ و دوعای خێریان بۆ ئەکات. کاتانێ مەجلیسی ذیکر مەجلیسێکە کە شەیطان لێی بەدوورە. ئینسانیش کە لە شوێنێک بوو مەلائیکە لێی نزیک بۆ شەیطان لێی بەدوور بێ ئەوە بە بەرەکەتترین و جوانترین مەجلیسەکە کە لە کاتی خۆیان ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکتریان بان کردەوە بۆ ئەو مەجلیسانە. تعالى أخي نؤمن ساعة يعني بۆ بیرکردنەوە یادی خوا کەوتێتی با سەعاتی ئیمان بێنی. ئەمانە کە لە ئادابی هاوڕێیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەرگرتنی کارەکان بووە. حتا جاری واش بووە کە منافقەکان یا ئەهلی یەهود ویستیانە ڕێز و تەقدیر ئەهلی بەدنێنن و لە پێغەمبەری خوا نزیک نەبن. ئەوەتانێک کە لە خوای گەورە لە سورة مجادلة فرمي يا أيها الذين آمنوا إذا قيل لكم تفسحوا في المجالس فافسحوا يفسح الله لكم. أم آية بو أهل بدر بو كمنافق كان هاتن ناني أهل بدر اللي بيغمر نزيق بوتوان نزيق بونو بو سود بيغمر خاصة ريزي أهل بدر أقرت شكو مجلسي تايبتي بيغمر صلى الله عليه وسلم. دیارە مەجلیسی ڕووک و هەموو شوێنێکی تر ئەدەبیاتی خۆی هەیە. یەکێک لەو ئەدەبیاتە گرنگانە ئەوەیە کە ئەو مەجلیسەی کە کۆ بێتەوە دیارە لە گەورە و بچووک پێک دێ یان لە زانا و نەزان پێک دێ یان لە پیاوی خاوەن پلەپایە و پیاوی ئاسایی پێک دێ. بۆیە دایمە لە ناو مەجلیسا هەوڵدراوە شوێنە پیاوە گەورەکان یا بە تەمەنەکانیان ئەوانەی کە ئیشەکە بە هینی ئەوان ئەڕوات خراونەتە لای گەورەی سەروی مەجلیسەکەەوە ئەوەکو ڕێزێکە وەکو حرمەتێکە ینی نابێت خەڵک ئەوە لێک باتەوە تر ڕێزە خوای گەورە دایەتی بەو کەسە. ئەمە یەکەم دوو هەم ینی مەجلیسی مسلمان دایمە ئەبێ ذکری خوای تیا بکرێ بسم الله تیا بکرێ الحەمدولله تیا بکرێ سەڵات و سەلامی تیا بێ سبحان الله الحەمدولله لا حول ولا قوة إلا ینی باسی ئاەتێ باسی حەدیثێ. بۆیە ینی دایمە خەڵک حەزی لە مەجلیسی عالمەکانە کە ئەو شتانەی تیا بێ. حتى ئەگەر مەلایەک لە مەجلیسێکە هیچ باسی خوا نەکا باسی پێغەمبەر نەکا باسی قورئان نەکا سێکە ئەو مەلایە ینی وەکو کەسێکی ئاسایی لێ لە مەجلیسەکە و حرمەتیشی زۆر نایە. بۆیە دایمە مەجلیسی مامۆستایان بە پیرۆزدانراوە یا لە سولح و سەلاح مامۆستا بن لەبەرەوەی بەرەکەتی مەجلیس پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ هەر شوێنێ ناوی خوایتیان نێنرێ ئەو شوێنە بێبەرەکەتە ئەو ئیشە بێبەرەکەتە. ئەمە ناوی خوای گەورە لە هەموو شتێک گرنگترەوە ذکری خوای گەورەوە. پاشانیش وەکوتم ئادابی مەجلیس ئەوەی کە شتی باشی تیا باسکرێ بە تایبەتی ئەو مەجلیسانێکی ئەمڕۆ کەم بوونەتەوانێ ئەگەر بە تایبەتی پەیوەندی خزمەتی بێ شتی جوانی تیا باس بکرێ ینی نەبێ بە شڕە قسە نەبێ بە حتا ئەگەر بۆ حەلکردنی مشکلەیەکیش بێ بە شێوەیەکی جوان بێت. و یەکێکی تر لە ئادابەکانی مەجلیس ئەوەیە کە بەڕاستی هەر یەکە لە جێی خۆی قسە نەکە
و بە تایبەتیش لەو شوێنانەیە کە شوێنی پیرۆزن وەکو مزگەوتەکان یان بۆ مەوزوعێک دانیشتون سەیەکی تۆ بۆ سڵح و سەلاحی دانیشتووی یەکی لێەوە بە ئارزوی خۆی قسەیەکە یەکێکی تر لێەوە قسەیەکە ئەوانە بەڕاستی یەکێکن لە شتە ناشرینەکان ئەبێ یعنی ئینسان کە چووە مەجلیسێکەوە بزانێ هێنی خۆی چیە یان جاری وهەیە تۆ حەزەکەی قسەیەکە پێ قسەیەکی جوانیشە پێیە و لە سەردەمی خەلیفەکانە خەڵک هاتووە مەجلیسیان کردووە بۆ پیرۆزبایی لە خەلیفەی تازە گەنجێکیش قسەی کردووە بەڵام ینی هینی خۆی وەرگرتووە ئیجازەی خۆی وەرگرتووە کاتی خۆی زانیوە ینی زانیوێتی ئەو کەس لێ بۆ اینجا با سەری منیش بێ بۆ یەکێک لەو شتە جوانانە هەیە بۆ نمونە لە کۆڕێکە لە سیمینارێکە لە وەرکشۆپێکە سیرەکەی خەڵک ناوی خۆی نووسێ هەر کەسە بە کاتی خۆی چەند دقەیەکی هەیە ئەوە شتێکی جوانە بۆی نەبێ بە دەنگە دەنگ و ژاوە ژاو هەرێکە لە شوێنی خۆی قسە بکە چونکە مەجلیس بۆ شتانە ناشری نەبێ اینجا بەڕاستی ئینسانی مسلمان و گوزانەکانە فەرمونون حتا لە سیلەی ڕەحمیشە لەو شتانەشە هەوڵ با یعنی ئەچێتە هەر مەجلیسێ یان شتێک فێر بێ یان شتێ فێری خەڵک بکە یان ئیسفادە لە خەڵک بکە ئەو کەسانی کە لە دەوروبەرتن زانیاریان لێوەرگرە یان تۆ زانیاریەکیان بەرێ ئەوە یعنی هەوڵ با دایمە ئینسان چوو هەر مەجلیسێ بۆی ژیانی بەرەو خێر بچێت چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خوای گەورە کۆمەڵە مەلایکەی دانا و باڵی ڕەحمەت بڵاوەکەنەوە باڵ ڕائەخەن بۆ ئەو کەسانەی کە بە دوای عیلمە ئەگەڕێن جا تۆش ئەگەر چووی بۆ هەر شوێنێک مەبەست ئەوە بۆ عیلم بگەێنی یا عیلم وەرگری هەردووکیان هەر خێرە لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت قسەی خەڵکی ئیشی خەڵکی وتە و کەلامی خەڵکی هیچی خێریتیان نییە ئیلا ئەوەیە نەبێ یەکێک زیکری خوا بکە یادی خوا بکە خوا بیر خەڵک خاتەوە یا خوا بیر خۆی خاتەوە یاخود کەسێک خەڵک فێری شتێ بکە فێری زانستێ بکە یان زانستێ لە خەڵک وەرگێ فەرمی ئەم دوو مەجلیسە ئەم دوو شێوە قسەکردنە ئیسفادەی هەیە و ئینسان هەوڵ بە دوای ئەو دوو شێوەنە بۆیە ئەمانە بەگشتی ئادابەکانی مەجلیس وەکوتم مراعاتکردنی گەورە و بچووکی لە تەمەن و لە زانست و لە ئەوانەیە و پاشان ناوهێنانی خوای گەورە و هەروەها پاراستنی هێمنی ئەو شوێنەی کە تیا دانیشتووی قسەی تیاکەی بۆی بگەن بە ئەنجامێک چکە هەریەکە لە ئاسی خۆی قسە بکە ناگەن بەتایەتی ئەو کێشانی لە بینی ژن و پیاوە هەیە یعنی ئەبێ ڕێبن یەکتر قسە بکە وانە ئەگەر تۆ هەر ژنەکە قسە بکە یا هەر پیاوەکە قسە بکە یا هەر کەس و کارەکە قسە بکە ئەو کاتە یعنی هەدەفەکە ناپێکێ کە تۆ ئەتەوێ ئەم دوانە ڕێخەیتەوە یا تۆ ئەم دوانە مشکیلەکان واضح بێ بەڵێ دیارە مەجلیسی وەکو عەرزم کردی ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی شامل و کاملە پڕێتی لە یاسا بۆ هەموو کاروبارەکانی ژیانمان و یەکێ لەوە کاروبارەکانی ژیانمان مەجلیسەکانمانە کۆڕ و کۆبوونەوەکانمانە بۆیە ئاینی پیرۆزی ئیسلام تشکی خستووەتە سەر و ئاداب و ڕێنمانی خۆی بۆ داناوە بۆ ئەوەی مەجلیسەکانمان لە ئەو پەڕی لوتکەی جوانی و باشی و ڕاقیا بێ جوان بێ و هەموو ئەدەبێکی تیا مڕاعات کرابێ ئەدەبی زۆر باس کراوە تیش خراوەتە زۆر ئەدەب کە ڕەچاو بکرێ پێویستە لە کاتی مەجلیسا بە کورتی چەند خاڵێکت عەرز دەکەم یەکێ لەوانە ئەبێ مەجلیسەکانمان ئاوادان کەینەوە بە زیکری خوا بە یادی خوا چونکە ڕەسوڵ الله فەرمێ هەر مەجلیسێک دابنرشێ و باسی خوای تیا نەبێ جەلە جەلالوه باسی دینی خوای تیا نەبێ باسێکی خوای تیا نەبێ باسێکی قیامەتی تیا نەبێ واتە خێرێکی تیا نەوترێ ئەفەرمێ ئیلا لە قیامەتە ئەبێتە حەسرت بۆ ئەو کەسانی کە لە ئەو مەجلیسا بوون بۆیە پێویستە یەکەم خاڵ ئەوەیە ئەدەبی مەجلیس ئەوەیە باسی خوای تیا بکرێ ئیتر ئایا زیکر بێ ئەستەغفر الله بێ سبحان الله بێ لا ئیلاهە ئیلا الله بێ حەمد و سپاسی خوا بێ بە ئەم جۆرە مەجلیسەکانمان بڕازێنینەوە باسی دینی خوا بێ باسی ئاکاری جوان بێ باسی ڕەوشتی جوان بێ کە ئەمە هەمووی ئەڕواتە بابی ئاوادارکردنەوە بە زیکری خوا خاڵێکی کە لە ئادابی مەجلیس ئەوەیە ئەبێ ئەمە مەجلیسی چاک هەڵبژێرین و یان بە مانایەکی کە با بڵین مەجلیسی چاکان هاودەمی چاکان کۆڕبەندی و کۆبوونەوە و مەجلیسکردن لەگەڵ چاکانە ئەمە زۆر مهمە ئەمە یەکێکە لە ئادابی مەجلیس بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ مثل الجلیس الصالح وجلیس كحامل المسك ونافخ الكير ئەفەرمێ نمونەی مەجلیس و کۆڕی ساڵحان لەگەڵ کۆڕی خراپانە وەکو نمونەی میسک فرۆشێک وایە لەگەڵ کابرایەکی ئاسنگەرە تۆ ئەگەر لە مەجلیسی چاکان و پاکان نابی فێری ڕەوشت و ئەدەب و ئەخلاق و دین و ئیمانەبی وەخوا پەنامان باگەر لە مەجلیسی خراپان نابین فێری خراپەمانەکەن بەرەو خراپەمان بن وەکەوە کەسێک کە بچێتە لای
عەتارێک دوکاندارێک عەترە فرۆشێ بۆنی خۆشە فرۆشێ میسکە فرۆشێ بۆ هیچ نەبێ هەڵاوەکەی دێ بەسەرتا ئەگەر لێشی نەکڕی ئەگەر بە هەدێش نەداتێەوە بۆن و بەرامی خۆش دێ بەسەرتا بە عەکسەوە گەر لای بڕۆی بە لای کابرایەکی یاسنگەر دانیشتی دووکەڵ دێ بەسەرتا بۆنی ناخۆش دێ بەسەرتا ئاگر دێ بە ڕوومەتتا جلەکانت ئەسووتێ بۆیە ئینسانە بێ یەکێک لە ئادابی مەجلیسەوەی هاودەمی مەجلیسی چاکان کەین دووربین لە مەجلیسی خراپان حتا قورئان بە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ کاتێ سەرکردەکانی قوڕیش داوای لێکن مەجلیسی تایبەتی بۆ بگرن یعنی مەجلیسی تایبەت بگرێ بۆ سەرکردەکانی قوڕیش هەتا پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ئومێدی ئەوەی بانگیان کا بۆ دینداری بەڵام ئەیانوو لەگەڵ بیلال و سوهەیب و فەقیر و هەژارەکانی فقير وهجار مسلمان كان مجلس ما لي مقرن قرآن فرمي واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه ولا تعد عيناك عنهم تريد زينة الحياة الدنيا ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا واتبع هواه وكان أمره فرطا كاللوتكي جوانيايا أي في صلى الله عليه وسلم خود به لروا مجلس بقرة لقل أوانا بيانيان لقل أو كساناك بيانيان وإواران أبارين ولا أخواي خويان لقل بلال وصهيب لقل فقير وهجار الدين دار باكا كان كأبارين ولا أخوا مجلسي أوانا برخير مجلسي أوانا برمدى يومدى بداوا كاري أواني كتكبر في ذيان هي ودليان بآقايا لذكر خواي پروردگار يجتر أويا كابي لأعداب مجلس ئینسان ئەبێ کە چووە مەجلیسەوە سەلامکە و لە کوێ شوێن هەبوو لەوێ دانیشێ لە خواری مەجلیسەوە دروست نییە یەکێکی کێ هەڵسێ لە شوێنی ئەو دانیشێ نەهی لێکراوە باش نییە بۆ ئەوەی مەجلیسەکان لە ئەو پەڕی قورس و سەنگینی خۆیان بن و یەکێتر لە ئادای مەجلیسەوەی ئەزیەتی مەجلیس نەدەی هەنگاو بەسەر خەڵکی هەڵ نەگرێ ڕانەکەی بۆ ژووری مەجلیسەوە مەگەر بە تایبەتی ئەگەر چوویتە ماڵێک چوویتە شوێنێکی تایبەت ئەبێ خاوەن ماڵ خاوەنی ئەو شوێنە چۆن خۆڵکی کردی لە کوێ داینای ئەدەبی مەجلیس ئەوەیە لەوێ دانیشی و ئەگەر شوێن نەبوو وەکوتم کۆتایی مەجلیسەکە لەکوێیە ئەبێ لەوێ دانیشی و شتێکی کە هەیە لە فەرمایشتا هاتووە کە پێوترێت دوعای کەفارەتی مەجلیس ئینسان هەمیشە لە کۆتایی مەجلیسەکانیانە مرۆڤەکان هەموو کاتێ لە کۆتایی مەجلیسەکانانە دوعایەکەیە بوترێ بۆی کەفارەتی ئەوە بێگەر خوا نەخواستە هەڵەیە شتێک لە دەم دەرچوو بێ لەو مەجلیسانە گوناه بوو بێ بسڕێتەوە کە سبحانك اللهم لا إله إلا أنت إني كنت من الظالمين وأنت عفوا دعايك هيك تنجار لمجلس كان سبحان الله يسلي آدم درتو لكاتي هلصان لمجلسة أو دعايا كيد بوي ببيت كفارتي هلو قناه تاوانا والدعاء يجت الأدبي مجلسة ويك لكوتاي مجلسة أو دعائك وارد بولا بيون صلى الله عليه وسلم بكره سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك كما دعاء كفارة مجلسك لمجلسك أو دعائك وكومل آدابك جديارة لبرنبوني كاتي جنابتان چاوەڕێی پرسیارێکیکەی بە بۆ ئەندازەی کفایەتکەی فەرموو قوربان ئەو مەجلیسانە هەر مەجلیسی عیلم بێ مەجلیسێک بێ بەڕاستی شەرع تێیدا باڵا دەست بێ و چۆنەڵی لە تەوازن و لە تەرازوو شەرع دەرنەچێ ئیلا ئەو جەلسەیە ئەو دانیشتنە بەلای خواوە سوبحانەهو وتەعالا خۆشەویست جا ئەم جەلسەیە هەر جەلسەیەکی ناوێ وعرضم كردي تنها وتنها ناشرعي تلانا به استهزاء بإسلام تلانا به وناشرعي جوري تلانا براسي إلا أمجل سيا أم دانشتنا إلا لله إخوة سبحانه وتعالى إلا خوش شويست براسي قرنجا يعني إنسان هر كورك ذكري خوایت دا بکری هر دانشتنیک فرمایشتکانی خوایت دا رون بکریت و هر دانشتنیک باسی دستور و یاسا و بڕیار و فرمانی رب العالمین تدا بکری براستی ئەوەندەی ئێمە وەکو مامۆستایانی ئاینی و زۆر جار کەومان ئەژێنڕێن و زۆر جاری بەڕاستی کە بەچای خۆمان ئەیبینین خۆمان لەو مەجلیسانە ئەبینینەوە بەڕاستی زۆر جار بەو ئاراستەیەکەوە خوایە بەڕاستی بەتایبەتی ئیمڕۆ یعنی ساڵان باشە باو باپیرانی ئێمە ڕۆژگاری پێشوو لە مەجلیسەکانە لە کۆڕەکانە لە دانیشتەکانە پیاوێکی بەتەمان پیاوێکی ئیختیار پیاوێکی ڕیسپی پیاوێکی عاقڵمان پیاوێکی ڕۆشنبیر پیاوێکی حکایەتخوانێکی باش لەسەر ئەو دانیش دەستی کرد بە قسەی جوان بە قسەی باش بە قسەی خێردار بە قسەی پڕبەها بە قسەی مەزن بە قسەی نازدار بۆ ئەهلی ئەو کۆڕ و دانیشتنە بەڵام ئیمڕۆ بەڕاستی لەنا کۆڕەکانە ساڵان یەک برا گەورەمان هەبوو تەنها مامەحاجەیەک بوو لەسەرەوە قسەیە کرد ئەو خەڵکە هەمووی ئەو خەڵکە سامر بێدەکدا ئەنیش بۆ بەڵام ئیمڕۆ سوبحانڵڵا فرە کوێغایی فرە چۆڵەی مەزنی لە جەلسەکانە پەیدا بوو جا ئەمانە
خۆی بینێتەوە لە تەلەڤیزۆن زۆر جارەیە تەلەڤیزۆنەکە بەڕاستی بۆتە براگەورەی ساڵان جار ڕێگەی ئەدا بەرامبەرەکەی قسە بکە ئەسام هەر نایە لە قسە بکەی و هەروەها زۆر جار ئەم تۆڕانە ئەمە فەیسبووکە و نازانم کۆمەڵێک ئەمەیکەوا خەڵکی پێوێ مەشغوڵ ینی زۆر خەڵگەیە بەڕاستی کە ئەسیتەوە مەزرسانەوە 15 نەفرێکە هەمووی دانیشتۆ خەریکی موبایلەکەیەتی ئەمە هیچ خراپ نییە بەڵام بەڕاستی ئەمەش کات و زەمن و وەختی خۆی هەیە بۆی بەڕاستی ئیمڕۆ جلسەکان بەڕاستی لە ئەتەکێتیان کەمە و هەروە ئەدەبی بەڕاستی زۆر کەم تێدا ئەبینرێ و زۆر مەجلیسمان هەیە بە مەجلیسی ناشەرعی ئەڕوا بەڕێوە بەڕاستی یعنی مەجلیسەکان یەکەمیشتەوەی بەڕاستی ئینسانی بە سڵاواتی تێدا بدە ئەبینایی خۆی تێدا بهێنێ و پاشانیش هەتاوەکو بۆی ئەکری ئەمر بە معروفکە و نەهی لە مونکەرکە و پاشان هەر شتێک منفعەت و سوود و کەڵک و قانجازی کۆمەلگای مسلمانان و ژیان و ژنگەی مسلمانانی تێدا بێ ئەبێ لەو کۆڕەدا لەو دانیشتنەدا خۆی ببینێتەوە هەروە پەخش بگرێت بەڵامی ڕۆ بەڕاستی وانە ئیمڕۆ گەنجەکانمە براکانمە خوشکەکانمە هەمووی خێریکی موبایلە لە کۆڕەکانە لە دانیشتەکانە یعنی کە تۆ ئەچیتە ئەو دانیشتنەوە کە کاتێکیش دەرەچی هەستەکەی هیچ سوودێکرد نەکردو بۆیە ئەوە مەترسیدارە بەڕاستی بۆیە هەر کەسەیە بچێتە جلسەیەکەوە کۆڕێکەوە کە هاتە دەرەوە هیچ سوودێکی نەبینی بوو دیارە ئەو دانیشتنە ئەو کۆڕە ئەو کۆبوونەوەیە کۆڕ و کۆبوونەوە جلسەیەکی فاسیدە بەڕاستی ئادابەکان بۆ ئەوە نین ئیرادەی مرۆڤەکان لە قاڵب بدەن و دەمیان بگرن بۆ ئەوەی قسە نەکەن بەڵکو بۆ ئەوەیە کە مرۆڤەکان لە ساتەوەختی بە یەکگەشتنیاندا بتوانن ڕێزداری بنوێنن لە بەرامبەر یەکتریدا و بە جوانترین شێوەی یەکتری بدوێنن بۆ ئەوەیە شێوازێک لە ئاخاوتن و ئاکار بنوێنن کە بتوانن بە یەکەوە هەڵکەن و لە نزیک یەکتریەوە هەست بە دڵنیایی بکەن ئادابەکان ژیان بە جۆرێک لە جۆرەکان ڕێکەخەن و هەموو شتەکان لە مەداری دروستی خۆیاندا دانێن ئەوەی کە ئەزووممان هەیە بەداخەوە مەجلیسەکان ئێمە کۆمەڵی هەڵەیتیا هەیە یەکێکیان لە مەجلیسی خانەوادەی خێزانەکانانە چاودێری مەحرەمەکان ناکرێت بەداخەوە یعنی فەرق ناکرێت چکە کۆمەڵێک لە ئافرەتان لە پیاوان هەن مەحرەمن بە یەکتر کۆمەڵێکیان نامەحرەمن بە یەک وەکە نامەحرەمەکان بە حیجابی ئیسلامەتیان ئافرەتەکان ڕعایەت نەکردو و تێکەڵابوونی پیاوانی نامەحرەم لەگەڵ ئافرەتانی نامەحرەمە جیاوازی نەخرا لە نێوان ئەمە خوشکەمە دایکە ئەمە بێگانەیەکە لە نێوان خێزانەکانە ئەو تێکەڵاوبوونە بە ناوی کردنەوە پێشکەوتنەوە بەداخەوە جاری وا بووەتە کێشە بووەتە تێگانی خێزانەکان کە ڕعایەت نەکراوە ئەمە یەکێکە لەو مەسائلانەی کە لە کۆمەلگا یەکێکی تر لە مەسائلەکانی خۆمانە هەندێ مەجالیسمان هەیە بەداخەوە ئێمە کە ئەچین سوود وەرناگری چونکە هەر کەسێک کە ئەوێت مجادلە و مناقەشە و کات و ڕئی خۆی فەرزکە بۆ نمونە لە دانیشتێکە دوو کەسمانی سیاسیە بەڵام هەم خەڵکی ئەمڕۆ ئەوێ هەمووی سیاسی بێ لە هەموو قسەیەکە ئەبێ ئەم باسی بکە و قسەی خۆشی بێت ئەمە یەکێکە لەو شتانی کە ئەگەر ئینسان کەوتە مجادلە و مناقەشەیەکی زۆرە یعنی دایم بەرامبەرەکەی بشکێنێ سوود لە عیلم ناکە یەکێکتر لە مەجلیسەکانمان بەداخەوە لە دەوری زانایان کۆ نابینەوە حتى ئەگەر زانایەکیشمان هەبێ سوودی لێ نابینی ئەوە یەکێکە لەو کانەکە کەسێک مەسەنن زانایەکی چ دینی بێ چ ئەکادیمی بێ هەر زانە لە هەر بوارێکا بێ ئەچێتە جێگایەکەوە جاری سوود حەوزڵ هەوڵ نادین سوود لە زانستەکە و تەجروبەکەی یا ڕیشسبیەکە یا پیاکی بە تەجروبەیە یا ژنێکی بە تەجروبەیە بەرک جاری وای ئەمڕۆکە پراوێزی یەخێنەڵین ئەمانە پیرن تەواو بوون پەکیان کەوتووە عقلیان کۆنیان هەیە با گویان بۆ نەگرین ئەمە یەکێکی تر لەو هەڵانی کە ئەمڕۆکە لەم سەردەمە تازاکای بووە بەداخەوە مەجلیسی دانیشتەکانمە سوود لێک نابین جاران ئەمانوو تەلەڤیزیۆن زۆر باشتر بوو ئێستا ما هەر ماڵێ ئەنتەرنێتی تیابێ خەتێکی ئەنتەرنێتی تیابێ هەمووی مەشغوڵە بێ بە کۆمەڵش تۆ سەری داخستووە بەسەر ئایپاتێک و فڵانێک و فیسارێکە بە ئامێرێک کە لە ئامێرانە هیچ گوێی بۆ بەرامبەرەکەی نییە ئاگەی لە دەوروبەری نییە ئەمە بەڕاستی یەکێکە لەوەی کە زانست و تەجروبە و عەقڵ نەماوەتەوە نامێنێتەوە کە لە ئەسڵا پێویستە بچووکەکان هەوڵ بن لە گەورەکانە فێری ئەدەب ببن فێری عەقڵ ببن گوێیان بۆ بگن بۆ تەجروبەی ژیانیان بەڵکە ئەگەر پیرێک ئەمڕۆ کە تەجروبەی ژیانیمان بۆ بگەڵن با بەو زەردەمە تێپەڕی نا مێژووە دووبارە بێتەوە ئینسانەکان ئینسانەکانە هەرێکە دەرسی تایبەتی خۆی لێ وەرەگری ئەمە یەکێکە لەو
یایکێک تر لەو مەجلیسانە کە غەیبەتی خەڵکی تیاگرێ لە پاشەملە ڕێز لە خەڵکی تیا ناگیرێ جمێنداین و قسەی ناشیرینکردن و منیم لە بە شوێنی وا بووم هەر تەجروبەی خۆمان بینمانە قسەیان بە پیاوی گەورەوتووە پێمان کاکە بۆ ئەوە ئەوەیە کاکە تۆ بۆ ئەم پیکەسە کەسێکە مەکانەتێکی چ سیاسی یا ئیجتیماعی هەیە یا کۆمەڵێکی لە دەور هەیە یا کەسانێکە خەڵکی ڕێزی لێگری دەتۆ ڕێز لەو ناگری ڕێز لەو کەسانە بگە کە ڕێزی لێگری بە جمێنداین و قسەی ناشیرین کردن و خۆهەڵان چی بووە چ زۆرێکمەکە بەتایەتی میلەتی کوردی ئێمە بەداخۆ ئەم حاڵەتەمان هەیە کەسمان ناوێت کەس ڕزەمی هەموو کەسێکین چاکەکانی باز ناکەین ئەمەش کە بێتە بابی دەرگای چیە کاتۆ غەیبە جاری وا بوختانکردن جاری وا هەیە ناڕەواتر لەمانە ئێوە خراپترین مەجلیس ئەو مەجلیسەیە کە خەڵکانی تۆ تیا کۆ بێتەوە بۆ مؤامەرەکردن لە خەڵکی تر یا کۆ بێتۆ تایە بۆ ئەوەی کەوا باندی خراپەکاری و کاری ناڕەوایی تیا ئەنجام بدرێت ئیتر هەر جۆرە ناشەرعیەک و ناڕێکیەک بێت و تایە کۆ ببنەوە ئەو بەڕاستی دیارە شەیطان مامۆسای ئەو دانیشتانێ ئەو مەجلیسانەیە و ئینسانی مسلمانە بێ ئەگەر دەسەڵاتی نەبوو بیگۆڕێت بەدەستی بە سوبانی بەدڵ لەو شوێنانە نەبێت ئادابی مەجلیس وەکو هەموو ئادابەکانی تر ئادابی مزگە و ئادابی چوونە ینی ماڵان ئادابی دەست نوێژگرتن ئادابی نوێژکردن وانە ئەمانە هەموو ئەم ئادابانە دایمە پێویستیان بە بیرخستنەوە هەیە چونکە ئەمانە ڕێنمایی بەردەوامن چۆن بڵێن ڕێنمایی تەندروستیمان هەیە خەڵک پێویستێتی حتا کابرا خوێنەواری شەو مامۆستای جاری وایە زان کۆشە هەندێک ڕێنمایی تەندروستیە لە بیرێتێتەوە هەندێک ڕێنمایی حتا ینی مەسەلەی ئاو بەکارهێنان مەسەلەی بەکارهێنانی ینی ئەو شتانی کە نیشتیمانین ئەو شتانێکە هی هەموو خەڵکن ئەمانە دایمە پێویستێ ڕێنمایی هاتوچۆ بۆچی ئەم شتانە لەبەر ئینسان عادەتەن شتی لە بیرەچێتەوە یەکێک لەو شتانی کە ئینسان دیارە بەپێی زەمەنیش کە ئێستا ڕێگەکانی سەرچاوەکانی زانیاری زۆر بوون ئینسان جاری وای ئەم شتانی لە بیرەچێتەوە بە شتێکی ئاسایی وەرەگرێ بۆ تۆ لە مەجلیسە کەسێکی کابرا قاچ ڕاکێشێ نازانێ خەڵکی لێ و ئەبێ حرمەتی قەیناگەر نەخۆشی قەیناکەوانە ئیجازە وەرەگری بۆ منە خەڵکی نەخۆشە مامۆستا بە یارمەتی تۆ یا بە یارمەتی یەکیتر ئەڵە قاچ ڕاکێش قەی چێکەوە کابرا لەبەردەم خوای گەورەیە قاچ ڕاکێشێ خوای گەورەش ڕێگەی داوە بۆ لەبەر ئەوەی ئەو عوزری هەیە بەس تۆ یان تۆ سێکی کابرا لە مەجلیسەکە دانیشتووە ئەوان بۆ هینی ئەو دانیشتن سێکی ئەنتەرنێتەکەی کردوەوە خەریکی مۆبایلەکەیەتی ئەمانە یان کابرا ینی زیاد لە حەدی خۆی خەریکی ینی کتێبێکە یا حتا کتێبێکی شەرعیش بێ کابرا هاتوو بۆ لای تۆ دانیشت کتێبەکەیتەوە بیخوێنیتەوە بۆ ئەو ناخۆش بۆ ینی ئەگە سەیری چیرۆکەکانی پێغەمبەرانیشکەی کە میوانیان هەبووە ینی ئوسلوبێکی جوانیان هەبووە لەگەڵ میوانە هەم سەلامکردنەکە هەم جوابدانەوەکەیان هەم خزمەتیان بۆ میوانەکە حتا ینی لە چیرۆکی حەزەتی ئیبراهیم ئافەرمێ یەکین پێغەمبەر ئیبراهیمێکێک بۆ لەو پێغەمبەرانی کە زۆر حەزی لە میوان کردووە ئەفەرمێ خۆی چووە کە پێغەمبەرێکی خوا بووە ینی یەکێک بۆ لە پێغەمبەرە گەورەکانیش پێشی وتێ باوکی بە خۆی چووە خواردنی حازر کردووە خۆی چوو خواردنەکەی هێناوەتە بەردە میوانەکە و ینی تۆ جاوێ لەسەر قەبران کابرا خۆی مەشغوڵەکە بە هەندێشتەوە ینی یان پێکەنینێکی زیاد لە حادیان چاوی لە خواردنێکە یان لە بتڵێ ئاوە یعنی نازانێت کە تۆ بۆچی هاتووی بۆ سەر قەبرە یان تۆ بۆچی لە مەجلیسی تەعزیە کۆ بوویتەوە یان تۆ لە مەجلیسی خۆشیەکە ینی ئەگە مامۆسای باسی مردن کە خەڵکان خوا مامۆساوەکەی ئەسرینی ئەوەیە دەی بە هەمان شێوانی تۆ لە مەجلیسێکی خۆشی ئەبێ ڕوو خۆش بێ وانە لە مەجلیسێکی ماتەمینیە نابێ ینی ئەگەر ڕووش خۆش نەبێ نابێت دەستکەی بە گاڵتەکردن و پێکەنینکردن و ڕاستە جاری وا هەیە بۆ من لە کۆتایی تەعزیەکەیە بۆ دڵخۆشکردنی ماڵی کەس و کارەکە تۆ هەندێک قسەی خۆشە گێڕیتەوە بۆی ئەو کەسە تۆزێ ناڕەحەتیەکانی لەسەر سوکەیتەوە بەڵام نابێت بێتە مەجلیسی پێکەنینەوە چونکە تۆ ئەزانانی ئەم کەسە دایەتێکە کەسێکی نزیکی لێ مردووە یا کەسێکی زۆر خۆشەویستی لێ یا گەنجی لێ مردووە یا موسیبەتەکەیان گەورەیە بۆیە ینی وەکو جەنابت فەرمووی ئەم شتانە شتی ناشیرینن یا لە مەزگەوتە کابراسێکی لە مەزگەوتە هاتووە دەدەقەیەکی ماوە بۆ بانک ئەو دەدەقەیە بیر لەوە ناگات خۆ من لە دەرەوە 2 ساعتە قسە دەکەم دوایش ئەچمە دەرەوە هەر قسە ئەکەم
چێک ئەو دەدەقەی خۆی ناگرێ ینی دوو ذیکر کات یادی خی گەورە بکە پرسیارێکی شەرعی بکە بۆی مسلمانانی دەوروبەریش ئیسفادەی لێ بکەن بێگومان خراپترین مەجلیس ئەو مەجلیسانی کە خی گەورە لە قورئانە باسی کردووە کە ئەفەرمێ هەچ کاتێ لە مەجلیسێکە گاڵتە بە خی گەورە کرا گاڵتە بە دین کرا گاڵتە بە ئەحکامی شەرعی کرا نابێ مسلمان لەو شوێنە دانیش گاڵتە بە پێغەمبەر کرا بە یاساکانی دین کرا ئەوە یەکی خراپترین مەجلیسە دووهەم لە مەجلیسێکە کە بزانی تۆ هیچ ئیسفادەیەک ناکەی یعنی ئینسان ئەگەر بشتێ بۆ لەبەر ضرورەتێ لەبەر ئەوەی دڵی بەرامبەرەکە عاجز نەبێ ئەبێ هەوڵ بێت یعنی کەم دانیشە عزرێ بێنەر بڵە کاکە ئەچمە دەرەوە و ئیشم هەیە و کارم هەیە و سعیم هەیە و مناڵەکانم تێگەی زۆر دانەنیشە لەو مەجلیسانە دووهەم ئینسان ئەگەر مەجبور بوو بچێتەوە مەجلیسانەوە شتەکان ڕاست کاتەوە چونکە پێغەمبەر پێی خۆش بوو حتا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو گەنجانەی کە لەسەر کۆڵانەکانەوە وەستن یا ئەو خەڵکی کە لە شوێنێکە ئەهلی مزگەوت بوون ئەچنە دەرەوە لە شوێنەکە کۆ ئەبنەوە پێغەمبەر ئەوانەش هێنا ناو مەجلیس ئەفەرمێ قەت لەسەر ڕێگەکان مەجلیس مەگر جای پێغەمبەری خوا آخر لە ئێمە پێویستە جاری وایە کۆ ئەبینەوە تو باسی خۆشیەکانەکەین و باسی ناخۆش باسی گەنجیەکەین و باسی زووەکەین و پێغەمبەر فەرمی دەیمادەم لەوێ ئەوەستن ئەبێت چەند شتێک هەیە بیپارێزن یەکەم ئەبێ خەڵک سەلامەکە جوابی بنەوە کابرای سەلامتان لەگەڵ بجە بۆیە تۆ لە مەجلیسێکە دانیشتووی خەڵک سەلامەکە کەس جوابی ناوێت تۆ خێرەکە بۆ خۆ ببسڕە ئەوە خێرە دووهەم یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی مەجلیسی شایی فەرمووی ئەگەر هەر دەوڵەمەندیان بان کرد یا هەر پیاوی مەسئولیان بان کرد ئێوە مەچن ئەو مەجلیسانە بۆ چونکە ئەو مەجلیسێکی خێر نییە تۆ ئەگەر خێرەکەی ئەبێ فەقیریشی تیا قەینا دەوڵەمەندیش بانکە خزمیش بانکە پیاوی گەورەش بانکە بەس ئەبێ فەقیریش بانکە اینجا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ چاوتان بپارێزن کە لە ڕێگا مەجلیس دروست دەکەن چاوتان لە شەرەف و ناموسی خەڵک پارێزن حتا چاوتان لەوە پارێزن کە کابرایەتەوە دوو عەلاقەی پێ ئادێ بزانم چی کڕیوە وانە بە تایبەتی خوشکان کە لە گەڕەکەکانە دائەنیشن قەیچێکە هینی خۆیان هەیە بەڵام ئەبێ ئاگایان لەو ئادابانە بێت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆی دیاری کردوون اینجا پێغەمبەر صلی الله علیه و سلم کەف الئەزا نابێت دەست دەرێشکەی بۆ خەڵک خۆ ئەم پیاوە پسکۆلە چی ئەو ژنە جوانیان ناوێت یا ئەم ژنە پسکۆلە چی ئەو پیاوە یا ئەم ژنە وایە ئەم پیاوە وایە ئەمانە بەڕاستی گوناحە تۆ عەزەبی خەڵکەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمر بە چاکە تۆ لەو شوێنەیە کەسێک قسەی خراپ کە پێ بڵێ کاکە قسە خراپە مەیکە یا قسەیەکی چاکەکە ئەبێ لایەنگری لێ بکەیت بۆی چاکە زۆر بۆیە ئینسانی مسلمان ئەو مەجلیسانی کە زانی گوناه و تاوانی تیا لێ نزیک نەبێت ئەگەر هی خزمیش بێ مەجلیسی عەرەقی لەسەرە تۆ بانگ دەکەن ڕەفیقن ئەڵێن کاکە چین بۆ ئەو دەشتە کەچی سەیەکە لێ عەرەق خۆن لەگەڵیاندا منیش ئەگەر هەر ناچاریشی و سیارە و پێنی و بگەڕێیتەوە لێیان دوورکەوەرەوە هاتۆ گوناحبار نەبی بۆیە هەموو ئەو شوێنانە پێڵە مەجلیسی گوناه ئەو شوێنانەی کە قسەی چاکی تیان ناکرێ قسەی خراپی تیاگرێ هاندانی تیا ئەکرێ شەڕ یعنی ژن و پیاو ئەیەن بە شەڕ دراوسێ ئەیەن بە شەڕ ڕەفیق ئەیەن بە شەڕ ئینسانی مسلمان نابێ لەو مەجلیسە ئەگەر چوش ئەبێ ڕێ بگرێ لەو خراپانە بەڵێ والله الحەمدولله تا ڕادەیەک هەندێک لە مەجلیسەکانمان باشن مراعاتی ئادابی شەرعیان تیا کراوە و باسی دینی خوا باسی چاکی باسی ئاکاری جوان باسی ڕەوشتی جوانی تیاکرێ بەڵام مع الأسف هەندێک جار ئەبینین ئەبیستین یا ئەچینە مەجلیسێکەوە مع الأسف کۆمەڵێ ئادابی شەرعی تیا ڕعایەت ناکرێ باز لە خەڵکە کرێ تیر و توانج لە خەڵکە درێ باز لە خصوصیات و تایبەتمەندی خەڵک ئەکرێ سیارەی کڕی و خانوەکەی وا لێ کرد و باز لە کۆمەڵە تایبەتمەندی خەڵکی ئەکرێ باز لە غەیبەتی خەڵکی ئەکرێ باز لە ماڵ و مناڵەکە ئەکرێ باز لە کار و کاسبی ئەکرێ یا کەرتی وایە تیر و توانج ئەگیرێت ئەمانە هەموو ناشەرعین لە مەجلیسە ڕوئەدەن حتى خوای گەورە کە لە سورەتی حجرات فەرمی یا ئەیها الذین آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكونوا خيرا منهن ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب تا آخری ئاەتەکان هەمووی باز لە ئەدەبە باز لەوەیە ڕێز لە یەک بگرین ناو ناتۆرە بە یەک نەڵێن گاڵتە بە یەک نەکەین ئیستیزا بە یەک نەکەین کە مع الأسف لە هەندێ مەجلیسە ئەمڕۆ ئەمانە ڕەچاو ئەکرێ یعنی هەستی پێ ئەەکەی مەلموسە کە باز لە خەڵکی ئەکرێ گاڵتە بە خەڵکی ئەکرێت تعلیق لە خەڵکی ئەدرێ یعنی قسەی خەڵکی ئەجێڕێتەوە کە ئەو کەسە پێی ناخۆشەوە قسەی لەو مەجلیسا بجێڕێتەوە بۆیە واجبە لەسەر شانی مسلمانان ئەو مەجلیسانە لەو کاتانە کە ئەم شتانەی تێکە و بیگۆڕن بە باسی خێر بە باسی دینداری
محاولە نەکەن مەجلیسەکان بێتە مەجلیسی غەیبەت و حەسوودی و باسی خەڵک و باسی ناو ناتۆری خەڵکی و باسی تیر و توانج و ئیستیزا و گاڵتەکردن بە خەڵکی نەتوانی بیکۆڕی حەد الئیمکان هەڵسێ و مەجلیسە بە جۆرێک لە جۆرەکانە و مەجلیسە جێ بێڵێ یا بە دڵ پێی ناخۆش بێ کە هەر دەسەڵاتی نەبوو چونکە هەرچەند ئەمە باز لە مەجلیسی موسڵمان بوو باز لە مەجلیسی ئیمانداران بوو کە گوناه و تاوان و غیبەتی تێبکەوێت بەزەگە هەر باج لە مەجلیسێک بێکەوە خوای گەورە پەنامان بایتر گاڵتە بە دین بکرێ بگاتە خودی ئەوەی باز لە دین و تعلیق لە دین و یا لە قورئان و یا لە فەرمایشت و یا لە مقدساتی پیرۆزی ئیسلام بکرێ ئەوە قورئان نەهی لێ کردووە وەکو لە نەسی ئاەتی قورئانە هاتووە خوای پەروەردگارە فەرمێ وقد نزل عليكم في الكتاب أن إذا سمعتم آيات الله يكفر بها أو يستهزأ بها فلا تقعدوا معهم حتى يخوضوا في حديث غيره إنكم إذا مثلهم إن الله جامع المنافقين والكافرين في جهنم جميعا خوا پەنامان بە خوای گەورە زۆر بەڕوونی ئەفەرمێ بۆمان دابەزاندون بۆمان ڕوونکردوونەتەوە لە قورئانی پیرۆزە یەوە لە هەر شوێنێکە لە هەر جێگەیەکە بیستان سمعتم إذا سمعتم بیستان ئاگاتان لێبوو کە گاڵتە بە قورئانەکرا سمعتم آيات الله ئاەتەکانی خوا يكفر بها أو يستهزأ بها گاڵتەی پێکرا تعلیقیان لێدرا ئێوە دانەنیشن لایەن فلا تقعد معهم لەو مەجلیسا دامەنیشە لەو کۆڕا دامەنیشە لەو خانووا دامەنیشە لەو ماڵا دامەنیشە لەو کۆڕ و کۆبوونە و دەشت و سەیران و شوێنە دامەنیشە کە مەجلیسەکە گاڵتەکردن بێ بە قورئان و بە دین و بە ئیسلام و بە مقدساتی پیرۆزی ئیسلام فلا تقعدوا معهم حتى يخوضوا في حديث غيره ئەگەر گۆڕایان مەوزوعە کەوتیان کاکەوە باسەوە ناکەین ئەوانە اینجا ئەتوانی لەو مەجلیسا دانیشی و دیارە خوا پەنابان بە ئەو مەجلیسەش کە گاڵتە بە خوا و بە قورئان و بە دین و بە ئیسلام کرا ئەوە مەجلیسی بێدینین و بێباوەڕانە بۆیە خوای گەورە فەرمێ خوای گەورە کافران و منافقان هەردووکیان بەیەکەوە لە جەهەنەماکەوە کاتەوە خوا پەنامان بات بەڵێ ئەوە یعنی ئەم بابەتە شیکاری زۆری دەوێت خوێنەوەی زۆری بەڕاستی وربوونەوەی زۆری دەوێت ئەگەر بێ بە شیکاری بە تەفاسیل و بە حەق و بە کامیلی بەڕاستی باسی کە ڕەنگە زۆری بوێ بەڵام ئەوەی گرنگە کۆکو زەناب العەرزەکرد ینی زۆربەی دانیشتەکانمان پێگاتون لە گاڵتەکردن باشە زە ئەم گاڵتەکردنە بە خودی کەسەکە بێ بلە بەرامبەرە یاخود بە خەڵکانی خارجی دانیشتەکە بێ یاخود بە ئیستیزا و بە ناو و ناتۆرە یان بە غەیبەت ئیمڕۆ بەڕاستی کۆڕی مەلا سۆفی دەروێش شێخ حاجی هەرچی کەسێک ناوی لێنە ئیلا ئەبێ ئەم کۆڕە غەیبەتێک تێدا بێ وەکو خۆی لە هاتوو لە هەموو شێشتێکەوێ خۆی تێبکرێ بەڵامی فڕۆ کۆڕی ئیمڕۆژەوێ هەموو کۆڕە غەیبەتێکی تێدابێ بۆیە لە هەر کۆڕێکا بەڕاستی غەیبەتی تێدا بوو ئەم کۆڕێکی ناشەرعیە باشە خوای بەزن سبحانه وتعالى لە قورئانی پیرۆزدا ڕوەکاتە موسڵمانان و خیتاب لەگەڵ موسڵمانانەکە و فەرمانیان وەرەکە ئەی موسڵمانینە ئێوە ئەی ئیمانداران ئێوە غەیبەت مەکەن ئەی باشە خێرە ئیمڕۆ کۆمەڵێک موسڵمانان دانیشتون غەیبەتەکەن و باس خواسەکانیان بە غەیبەتە بەنە سەرە بۆی بەڕاستیەوە زۆر گرنگە ئینسانە بێ لە خوا بترسێ تەقوای خوای هەبێ هەر کۆڕێک بەڕاستی غەیبەت تێدا بۆ ئەوی بەڕاستی بربەستێک لە بەرامبەر ئەم غەیبەتەدا بنێ ئەگەر هەر زانیت کۆنتڕۆڵ ناکرێ تۆش برابەشی ئەو دانیشتە بەبوو چۆ خۆر بەکار و پیشەیەکی ترەوە مەشغوڵ هەر مەردیسێک پاشام ئیستیزا بەدین سوکایەتی بەدین و هەروەها طعن بێ لە دین و هەروەها ناشەرعی تێدا بێ و هەروەها دوور بێ لە بنچینە و لە ثەوابیت و لە فەرمانەکانی ڕەب العالەمین ئیلا ئەو جەلسەیە ئەو دانیشتنە ئیلا بێ ئینسانی موسڵمان خۆی لێ بە دوور بگری بەتایبەتی ئەگەر قەزێکە قەزەی کوفر و شیرک و ئەم جۆرە بابەتە بوو خوا فەرمێ هەر لەو کۆڕ و دانیشتنادا بەڕاستی بەشدار مەبن ئینسان تا بۆ یەکێک قسەی خێرکە ئەگە زانی کۆنتڕۆڵ ناکرێەوە زانکە هەستێ بچێ بەلای کاتی خۆی و باتاوانی ئەوانیش نەخاتە سەر خۆی جا وەڵامی جەنابەت ئەوە بێ بەڕاستی بۆ هەموو موسڵمانانی بەڕێزیش هەر کۆڕێک هەر دانیشتنێک هەر گرتبوونەوەیەک هەر پێ بەیەکەوە بوونێک کەوا ناشەرعی تێدا بوو ئیلا ئەمە کۆڕێکە بەڕاستی ئەچێتە قاڵبی ئەو مەجلیسە سوء و خراپەکارانی کە ئینسانی موسڵمانە بێ بەڕاستی تەداخولی نەکاوە هەروە تەمەنی خۆی تێدا بەزایع نەدا